ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانم ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. پێشوازی لە نەورۆزی سەرکەوتن لە چیای ڕووشی سەقز. چالاکی دانیشتوانی ناوچەی ژاوەرۆی سنە بۆ پێشوازی لە نەورۆز. بانکێشت و دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری شنۆ. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانی ورمێ. برینداربوونی 3 کرێکار بەهۆی تەقینەوەی گاز لە سنە. خۆپێشاندانی خانەنشینکراوانی تامینی اجتماعی و فولاد لە چەند شاری ئێران و داخوازی 34 ناوەندی دژبەری ڕژیم بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ تێرۆری کۆماری ئیسلامی. پێشوازی لە نەورۆزی سەرکەوتن لە چیای ڕۆژی سەقز. ڕۆژی شەممە 25 ڕەشەممەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە شاخەوانان و چالاکانی مەدەنی شاری سەقز لەسەر چیای ڕۆژ چوون بووە پێشوازی نەورۆز و شایان گێڕا. بەپێی هەواڵی گەیشت و شاخەوانان و چالاکانی مەدەنی شاری سەقز بە بڵاوکردنی موزیک واڵپەڕکێ پێشوازیان لە وەرزی بەهار و نەورۆزی سەرکەوتن کردووە و لە کۆبوونەوەیەکدا یادی 6 شاخەوانی کۆچکردووی شاری بانە و هەموو گیان بەختکردوانی ڕێگای ئازادیان بەرز نرخاندووە. ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە گوندی قەژیاوای مەهاباد. ڕۆژی شەممە 25 ڕەشەممە سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ڕێگەیان لە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی نەورۆز لە گوندی قەجیاوای مەهاباد گرت و خەڵکی ئازادی خواز لە نێو شەقامەکانی ئەو شارە مەراسمەکەیان بەڕێوە برد. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ڕژیم بەداخستنی جادە و پشکنینی ئۆتۆمبیلەکان ڕێگەیان لە کۆبوونەوەی خەڵک لە دەوروبەری گوندی قەجیاوا گرتووە، بەڵام وا بۆ هۆیەوە خەڵکی شاری مەهاباد بە کاتی شەو ڕژانەتە سەر شەقام و لەگەڵ بڵاوکردنەوەی مۆسیقا شای و خۆشیان دەربڕیوە و دروشمەکانی ژن ژیان ئازادی و کوردستان گۆڕستانی فاشیستانیان بەرز کردوێتەوە. چالاکی دانیشتوانی ناوچەی ژاوەرۆی سنە بۆ پێشوازی لە نەورۆز. ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەممە دانیشتوانی گوندی هۆیەی سەر بە ناوچەی ژاوەرۆی سنە لە چالاکیەکدا زەبڵ و پاشماوەیان لە گوند و دەوروبەری لەو گوندە و دەوروبەری کۆ کردەوە. ئەو هەڵمەتە کە لەلایەن چالاکانی ژینگەی ناوچەی ژاوەرۆ ڕێکخرابوو لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکراوە و ژنان و پیاوان پێکەوە گوندی هۆیە و دەوروبەریان لە زەبڵ و پاشماوە پاک کردوێتەوە. بەشداربوانی ئەو چالاکیە داوایان لە خەڵکی کوردستان کرد بۆ پێشوازی لە نەورۆز هاوڕێ لەگەڵ منداڵەکانیان ژینگە لە زەبڵ و پاشماوە پاک بکەنەوە و بەو شێوەیە نەوەکانی داهاتوو لەگەڵ کولتوری ژینگە دۆستی ئاشنا بکەن. بانکێشت و دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری شنۆ. دوو هاوڵاتی بە ناوەکانی هادی جامعی تەمەن 48 ساڵ و ئەبوبەکر ئیراندوز تەمەن 47 ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە توند و تیژیەوە دەست بەسەر کراون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو شارۆمەندە بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیتڵاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. شانی باسە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا 30 چالاکی مەدەنی و فەرهەنگی لە پەیوەندی لەگەڵ ڕێوەڕەسمەکانی نەورۆز لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی حکوومەتەوە بانکێشت و دەست بەسەر کراون. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانی ورمێ. بەیانی ڕۆژی یەکشەممە 4 بەندکراو لەوانە دوو ژن بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی ورمێ لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان ناسناوی ئەو 4 بەندکراوە بریتیە لە موژگان ئازەرپیشە، کەوسەر باقرنژات، حامد فەرەجی و ئەرشەد فەرزاد بەند. ئەو 4 شارۆمەندە پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە قساس مەحکوم کرابوون. برینداربوونی 3 کرێکار بەهۆی تەقینەوەی گاز لە سنە. شەوی شەممە 25 ڕەشەممەی 1403 هەتاوی بەهۆی تەقینەوەی گاز لە کارگەیەکی شاری سنە 3 کرێکار بریندار بوون. بە پێی زانیاریەکان
بەهۆی دزەکردنی گاز لە کارگەیەکی نۆژەنکردنەوەی تەلەڤیزۆن لە شاری سنا تەقینەوە ڕوویداوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا زیان بە 5 دوکانی دیکەش گەیشتووە و 3 کرێکار بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. مەراسمی یادکردنەوەی قوربانیانی هەڵەبجە لە هەر 4 پارچەی کوردستان ڕۆژەی یەکشەممە 26 ڕەشەممەی 1403 هەتاوی مەراسمی ڕێزلێنان لە یادی 5,000 گیانبەختکردووی کیمیابارانی هەڵەبجە لە ڕۆژهەڵات، باشوور، باکوور و ڕۆژاوای کوردستان بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان کوردانی ئازادیخواز لە شارەکانی هەڵەبجە، ئامەد و حەلەب لە 3 مەراسمی جیاجیادا یادی 5,000 گیانبەختکردووی کیمیابارانی هەڵەبجەیان بەرز نرخاندووە. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیان و گوڵبارانکردنی مەزارەکانیان لە شاری هەڵەبجە خوازیاری لە ناوبردنی چەک و چۆڵی کۆمەڵکوژی لە سەرانسەری جیهان بوون. لەلایەکی دیکەوە قوتابیان و چالاکانی ژینگەی مەریوان و سەوڵاوە لە 2 چالاکی جیاجیادا بە بەدەستەوەگرتنی وێنەی گیانبەختکردوانی ئەو کارەساتە و چاندنی نەمام ڕێزیان لە یادیان گرتووە. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە کارخانەی کۆنتۆرسازی ئێران. کرێکارانی شاغڵ لە کارخانەی کۆنتۆرسازی ئێران ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەممە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان چەند ڕۆژ ماوە بە ساڵی تازەوە هێشتا حەقدەستی 8 مانگ جێژنانە و پاداشی کۆتایی ساڵیان وەرنەگرتووە. چل کرێکاری و کارخانەیە دەڵێن بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە ژیان و معیشەتی کارگەران نادەن و شەرمەندەی بنەماڵەکانیان بوون. ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵۆزی یورت لە ئازادشار ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەمەی 1403 هەتاوی کرێکارانی شاغڵ لە معدەنی بەردی خەڵۆزی یورت لە ئازادشار بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بەنەدانی داخوازیەکانیان درێژیان بە مانگرتن داوە. بە وتەی کرێکاران پەیمانکاری پێشوو 2 مانگ حەقدەست جێژنانە و پاداشی پێرسۆنێلی ئەو ماردنەی نەداوە و پەیمانکاری تازەش هێشتا حەقدەستی مانگەکانی بەفرامبار ڕێبەندان و ڕەشەمەی پێنەداون. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەمە و کانگایە خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان پێش ساڵی تازە بوون. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی لە شرکەتی نەوتوگازی گەتساران. کرێکارانی پەیمانی شاغڵ لە شرکەتی نەوتوگازی گەتساران ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەممە لە ئەستنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆژ، خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، پێدانیە و بڕەپارەکە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست و بەکردەوە دەراتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت بوون. خۆپێشاندانی خانەنشینکراوانی تامینی اجتماعی و فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی ئاهواز، شوش و ڕەشت، هەروەها خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی اجتماعی و فولاد لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی پیشەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵات بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ناڕازیان بە وتنەوەی دروشمی هەزینەکان دۆلاریە، حەقدەستەکان ڕیاڵیە، دژایەتی خۆیان لەگەڵ چوونە سەرەوەی 45% ڕێژەی حەقدەست بۆ ساڵی داهاتوو نیشانداوە و ڕایانگەیاندووە. هێڵی هەژاری لەلایەن دەوڵەتەوە 23 ملیۆن تمەن دیاریکراوە، بەڵام ڕژیمی سەرکوتگەر تەنیا چەند ملیۆنی بە سەبەتەی معیشەتی کرێکاران ئیزافە کردووە. مەراسمی پێشوازی لە نەورۆز لە چەند پارێزگای ئێران. بە پێی ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، مەراسمی پێشوازی لە نەورۆز لە پارێزگاکانی گیلان، مازەندەران و فارس بە بەشداری بەرینی ژنان و پیاوان بەڕێوەچووە. بەشداری بەرینی ژنان لەو مەراسمانە و سەما و خۆشیکردنی ژنان و پیاوان لەگەڵ مۆسیقا دیمەنێکی جوانی بە شارەکانی مازەندەران، گیلان و فارس بەخشیوە و خەڵکانێکی زۆر پێشوازیان لێکردووە. لە شەقامەکانی شیراز ژنان و پیاوان لەگەڵ ژەنینی مۆزیک گۆرانیان خوێندووە و دانیشتوانی ئەو شارەش لەگەڵ گۆرانی بێژان هامڕابوون و بەو شێوەیە
لەگەڵ کولتوری ماتەم و شینی حکوومەت دژایەتیان کردووە. داخوازی 34 ناوەندی دژبەری ڕژیم بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ تیرۆری کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 34 ناوەندی دژبەری ڕژیم بە دوای بڵاوبوونەوەی فایلی دەنگی موحسین ڕەفیقدۆست لە بەیاننامەیەکی هاوبەشدا داوایان لە کۆمەڵگای جیهانی کردووە کە بەرەنگاری دەستگای تیرۆری کۆماری ئیسلامی بنەوە. واژۆکارانی ئەو بەیاننامەیە 5 داخوازی سەرەکیان لە کۆمەلگای جیهانی داوا کردووە کە بریتین لە یەکەم لێکۆڵینەوەی سربەخۆی نێودەوڵەتی لەسەر تێرۆرەکانی کۆماری ئیسلامی و محاکمەی تاوانباران لە دادگای لاها. خاڵی دووهەم پێداچوونەوە بەو پەیوەندیە دیپلۆماسیانەی وڵاتانی ئوروپایی لەگەڵ کۆماری ئیسلامی و بڕینی پەیوەندیەکان بەهۆی جەنایەتەکانی ڕژیم دژ بە مرۆڤایەتی. هەڵی سێهەم دانانی سپای پاسداران لە لیستی گرۆپە تیرۆریستیەکانی جیهان. چوارەم دەرکردنی ئەو دیپلۆماتانەی لەگەڵ تۆڕای تڵاعەتی و تیمە تێرۆریستیەکان پەیوەندیان هەیە. پێنجەم پاڵپشتی زۆرتر و دابینکردنی ئەمنیەت بۆ چالاکانی سیاسی و دژبەرانی ڕژیم لە دەرەوەی وڵات. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی ئێرانیانی ئاڵمان و سوێد دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە 25 ڕەشەممەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی ئاڵمان و سوێد لە بەردەم نوێنە ڕایەتیەکانی ڕژیم کۆبوونەتەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی گیانبەختکردووانی شۆڕشی ژینا و بەندکراوانی مەحکوم بە ئێدام لە شارەکانی گۆتێنبرگ، هامبۆرگ و فڕانکفۆرت خۆپێشاندانیان کردووە. بەشداربووان بە وتنەوەی درۆژ خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە، ئازادی بەندکراوانی سیاسی و محاکمەی بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی بوو. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.